گەورەترین ئەسبابی ڕزق ئەوەیە کە ئینسان بۆ کارەکانی ڕزق ئەوەیە کە ئینسان پشت بەخوای گەورە بوەسێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەو ئەنەکم توكلتم على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر بەڕاستی پشت بەخوای گەورە بوەسن بەڕاستی خوای تعالی ڕزق و ڕۆزیتان ئەدا وەکو چۆن ڕزق و ڕۆزی تەیر ئەدا. ڕزق و ڕۆزی ئەو هەموو حیواناتە ئەدا کە هیچی ڕزقەکەی نەکردوتە کۆڵەوە. بەیانی لە ماڵ دەڕەچێ ئەو تەیرە مەعیدەی بەتاڵ کە دێتەوە ئێوارە مەعیدەی پڕ و بەشی بەچۆکانیشی ئەهێنێت. جا ئینسانی ئیماندار بێت پشت بەخوای گەورە ببەسێت. ئەمە نەسیحەتی منە بۆ خەڵکی بۆ ئەوەی کە خۆی بە موسڵمان ئەزانێ وەکو بەڕێسان وەکو خۆ. نەسیحەتی تریشم لەم زروف و وەزع و ساتەی کە تێکەوتین ئێستا کە باس لە ریفراندۆم و بەسم و بالۆرە ئەکرێ و ئەمانەی کە ئێستا هەیە و ترسێکی لەناو خەڵکا دروست کردووە. نەسیحەتم بۆ ئێوە ئەمە بوو کە عەرزم کردن کە خوا ڕەزاقە داوای ڕزق لە خوای گەورە بکەین پشت بەخوای گەورە ببەسین. خوا خۆی خاوەنمانە دڵنیایش بن ئەگەر دنیامان مابێ خوای تعالی ئەمانیەوەی و داوایشی لێ بکەین خوای تعالی بە ئەمن و ئەمان و سەربەرزی بمانتێڵێتەوە لەسەر زەویە و زەلیلی ژێر دەستی زاڵم و ستەمکارمان نەکەن. نەسیحەتم بۆ تاجر و بازرگانەکان ئەوەیە ئاگادار بن ئەو ئاەت حەدیثانەی کە خوێندمەوە کە باسی ڕزقەکە ئاگاتان لێ بێ. ڕزق و ڕۆزی لەلایەن خواوەیە بۆیە ئاگاتان لە خۆتان بێ شت لەسەر خەڵکی گران مەکەن. چۆن ئەیهێنن شتێ بخەنە سەری بیفرۆشنە خەڵک. چۆن تا ئێستا کردوتان هەیە ئاوا بکەن. تەماحی زیاترتان نەبێ ئیستغلالی ئەم زروفە مەکەن بۆ خۆتان دەوڵەمەندکردن. واللهی دوایی بە دەرمان سەرفێکەن. واللهی دوایی لە شوێنێکا سەرفێکەن کە ئاخ و ئۆفتان تەنها بۆ ئەمێنێتەوە. بۆیە ئاگادار بن بازرگانەکان. نەسیحەتی سێیەمم بۆ کاربەدەستانی ئەم وڵات هەیە. من سیاسی نیم و قەنەعەتیشم بە سیاست نییە بەم شێوەی کە ئێستا خەڵقیکا. بەڵام ئەوە نە ئەڵێم ریفراندۆم و دەوڵەتی کوردی بە قسەی زل ناکرێت. جارێکان لە کاتی خۆیان ڕەحە مەعاشەکەی خەڵک بدەن. خەڵک بەوە ناخەڵەتێت و بڵێ ئێمە ئامادەین باجی بدەین. خەڵک عەمەلی لێتان ئەوێ. ئەگەر ڕاستەکەن ئێوە باوکی ملەتن باوکێکی ڕاستەقینە. باوکی ڕاستەقینە ئەگەر ببینێ مناڵەکانی احتیاجن ئامادەیە خۆی کاتە قوربانی بۆیە. ئێوەش ئامادە بن 25 ساڵە 26 ساڵە ئێوە والیداتی ئەم وڵاتە خڕەکەن على ئەساس بۆ ڕۆژی ڕەش دەیفەرموو ئەوە ئیتر ڕۆژی ڕەش تێمان گێنن بەر لە ئەوەی ڕۆژی خۆی بێ و کۆمەڵێک لە خەڵک بڵێن نەخێر بۆ ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی کە خەریکە دروستە بێت خەڵک تێگەیەنن. قەناعەتمان پێ بکەن ئێوە ئەوەی کە هەڵتان بڵێن ئەوەتانی خەڵکی نەمەترسن بۆتانمان هەڵگرتووە ئەوەتان لە بەنقەکانە دامان ناوە فەرمون مەترسن لە هیچ کەسێ لە دوژمن ئێمە دەوڵەت دروستەکەی وەکو خۆتان ئەتانوت 300 ساڵی تر ئێمە دەربەستین. قەناعەتمان پێ بکەن ئیتر دەمژدەمان بەنێ. ئیتر قسە خەڵک لە قسە تێبوو. لە ڕاستی ئەم نەسیحەتە دڵسۆزانەیە بۆ ئەو کەسانە ئەیکەم کە شتیان بەدەسە لە وڵاتە. خوای گەورە هەموو لایەکمان مەوفەق بکە. خوای تەعالی سەرکەوتومان بکە. خوای تەعالی کاربەدەستانمان ساڵح بکە. ڕەحم و بەزەی خاتە دڵیانەوە بەرامبەر بە ملەتەکەیان. ملەتەکانیش دڵسۆزکا بۆ ئەوان. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆر کوردستان مەحفوظ کە لە هەموو بەڵاو مصیبەتێ. تەبایی و خۆشەویستی و برایەتی بکەیتە نێوانمانەوە. یا ڕەبی خوایە دووبەرەکی و تەفریقە لە نێوانمانە نەبێت. یا ڕەبی خوایە ئەومان پێ بکەیت کە بەرگەی ناڕەحەتیەکان بگرین. یا ڕەبی ناڕەحەتیەکانمان لەسەر سوور بکەیت. یا ڕەبی خوایە سەربەخۆییمان پێ ببەخشی.